ئەگەر ئینسان بەس ئەمەی تێکچێ، ئەگەر یەک قەتری زیابوو لەو ئینسانە سوود بەخشە، مدیرە، پیاوە گەورە، تاجیرە، ئیشکەرە، قوتابیە، زیرەکەوە، ئەبێت سەردانیت نەجوڵیتەوە، عیلاجکەن بەدەمتەوە، چکە نانەکەی خۆشی پێ ناخورێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لباسی هەستەوەرەکانە لە خزمەتتانە باسی هەستی هاوسەنگیەکەین. هەستی هاوسەنگی هەر ئەم سەرلەقانە بۆ خۆی لە هاوسەنگیە واتای زۆرە و یەک کۆمەڵ فەسلەجە و کاری پرۆسێسینی پێوە پابندە کە مەگەر تەنها بۆ خۆی خوای گەورە بیزانێ. بەڵام من و تۆ دانیشین، پاڵەکەوین، هەڵەسین، ئەڕۆین، ڕائەکەین، خۆمان هەڵەواستین، خۆمان بەرەینەوە، سیارە لێ ئەخوڕین، شتە نووسین، نانەخۆین، بەسەر پتێکە وەکو سێرک ئەڕۆین، مناڵێک پێ ئەگرێ هەڵەسێت و ئەکەوێتەوە، دوایی پێ ئەگرێت و ئەکەوێتە سەر ئەوەی کە خڕەکا بێ و ڕائەکا و قەت بیرمان لەوانە کردوتەوە کە دواتر تووشی نەخۆشیە بن و دواتر پیرە بن و ئینجا قاچیان ڕێگە ناگرێت و بەم لاولایە ئەکەون. قەت بیرمان لەوانە کردوتەوە کە جووی ناوەڕاستیان تووشی نەخۆشیە بێ یاخود مێشکیان تووشی جەڵتە ئەبێ، وایان لێ دێ کە نەک لاشیان تەنانەت مەعیدەشیان خەریکە بەم لاولایە دێ و ئەڕشێتەوە، چاویان ئەسوڕێ، ئەڵێ دکتۆر جان هەموو دنیا بە دەورمە ئاوا ئەخولێتەوە، ئاوا سەیرەکەم بیسەکەنە، هەر چاو بکەمەوە ئیساکە ناستەکەم ئاوا ئەسوڕێمەوە لە جۆلانەیەکەم. دکتۆر جان ئەڵێ سەرمێشێ، دکتۆر جان زەختم دابەزێ، دکتۆر دەنگێ لە ناو جۆمایە خەریکە مێشکمە تەقێ. دکتۆرەکە پێڵێەوە ئەوەی ژنیە ئەو جۆی ناوەڕاستی ئیلتیابی کردووە. کامیان؟ یەک لایەن. قەت بیرتان لەمە کردوتەوە خۆشەویستەکانم، ئەم هاوسەنگیەی ئینسان بەچی ڕاگیراوە، ئەم ئەحسەنی تەقویمە کە ئینسان خوای گەورە لەسەر دوو پێ ڕایگرتووە، زۆربەی گیانەوەرەکانی تر لەسەر چوارن. ئێمەیە کە لەسەر دوو پێین، پێیەکی لە کۆتایە بۆ دروست کردوین بۆ ئەوەی کە ڕامانگرێ ئەو هەموو ماسوولکە بەهێزەی لە دەور دروست کردووە بۆی کە بەم لاولایە نەکەوین. نەک هەر ناکەوین، ئەژڕۆین، نەک هەر ئەڕۆین، ئەگامان لێ نییە کە ئەڕۆین، نەک هەر ئەوەندە تەنسیقێکی ئەو نەجوان لە بینی دەست و قاچ و ماسوولکەکانمانایە، هەر بە پێوە لە دایک بووین، هەر ئەڵی بۆ ڕۆیشتن دروست بووین، وا ڕائەکەین بە دوای تۆپ و بە دوای سەمەتریا و کە لە لێین و ئەکەوینەوە و ناشکەوین. قەت بیرتان لەمە کردوتەوە یان تخوا بەس بیرتان لای یاریچی و لای گۆڵەکەی و لای قاچەکەیە. خۆشەویستەکانم، ئەمە پرۆسەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەزان بەچی بەڕێواچێ؟ بە خانەیەکی بچکۆلەی چەند ملیمی لە ناو گوێی ناوەڕاستە. ئەم گوێی ناوەڕاستە کە بۆ خۆی تەحلیلی قسەکانەکات و وەرێگرێت و هەموو دەنگەکان تەحلیلەکات و ئەینێرێ بۆ مێشک، هەل لەو شوێنەیە، هەل لە ناو ئەم ئێسکەیە. خوای گەورە ئەندامێکی بچکۆلی بۆ دروست کردی بە قەسەری پەنجەت، بەڵام ئەمە بەڵانسەکە ڕاگرێ، وەستایە بۆی کە دیوار بەرزکاتەوە، شاوڵێنێ و تەرازوێ هێنێ و بە هەر لایەکە بۆ ئەوەی کە دیوارەکەی خوار دەرنەچێ و ڕاست پێ بە ئاسمانە. لە کاتێکا کامێرە ئاوە بەدەستەوە ئەگریت، جیازێکی ڕوونین هەیە بۆ ئەوەی کە کامێرەکە ڕێک بوەستیا و بەدەستیەوەگرن بۆی کە بە پێشەوە جوڵان ماشەڵڵا و کامێرەوە بێ چون دقەتی تیابێ. قەت بیری لەوە کردوتەوە ئەم مێشکەی تۆ دایمە سەرت ئاوایە، بەحاڵ سەرە خوار بێتەوە، یەکسەر پێتەڵێ سەرە ڕاستکەرەوە، ئەو مسەویرەکە نییە کاڵێ سەرە ڕاستکە و ڕێک بوەستە و بۆ ڕسمەکە بابت بینی، بەردەوام شتێک پێتەڵێ سەرت خوارە. منەگە ماوەیە سەرم ئاوا لێ بکەم تەحەمل لاکەم، شتێکی بەردەوام پێمەڵێ سەرە خوارە، ڕاستی کەرە، ڕاستی کە دوا لە سەرە شۆڕە، ئەوە نابێ زۆر سەیری مۆبایڵکی، دوای قورسیەکەوێتە سەر ئێسکەکان و سەر فەقەراتی پشتت،
ڕاستی کەرەوە ئەبێ ئاوای لێ بکەم دوایی کە خوارێکەمەوە بەلایەکە بم ئەڵێ زوو دەموچاو بێنەوە ئاستی نیوترال هاوسەنگی کەرەوە ئەمە چێم شتانم پێڵێ ئەندامێکی بچکۆلە لە ناو گوێیە خی گەورە وای دروست کردووە 3 حەلەقەیە ئاوە لەسەر یەک 3 حەلەقەیە ئەمە حەلەقەیەکیان ئەمە حەلەقەیەکیان ئەمەش حەلەقەیەکیان هەر یەکەیەکیان بۆ جۆرێک لە جوڵە دانراوە ئەگەر سرم ئاوا لێ بکەم ڕێک ئاوی ناو ئەو حەلەقەیە دەخوارەوە وەکو ئاوی تەرازووی شاوڵی وەستا کاوەکە دەخوارەوە ئەم پیاوە سەری خوارداناوە نازانین تاکەی وابێ پێتەڵێ ڕاستی کەرەوە ڕاستی کەرەوە ڕاستی کەرەوە دوایی چەند جارێ پێتەڵێ وەکو ئەلارمی ناو سیارە وایە کە خۆ نابەستیتەوە چەند جارێ ئینزارتەکە دوایی کە هەر بەجووی ناکەی ڕادێ لەگەڵیا بەس هەر پێتەڵێ سەر خوارداناوە کە سەر ئاوا شۆڕەکەیتەوە بۆی کە بخەویت ئەلیت خوا سەرم زۆر ناڕەحەتە شتێ بخەنە ژێر سەرم شتیە سەری نایەک شتێکم بنێ وەی کە سەرم ڕاست بێتەوە چونکە تەوازونەکە لێرانەیە ئەم تەوازونە نەک تەوازونی سەری ڕاگرتەوە تەوازونی هەمووش لاششی ڕاگرتەوە ئەم حەلەقانە هەر یەکەیان جۆرێک لە ئیشی پێس پێراوە دانەیەکیان بەم شێوەیە دانەیەکیان بەم شێوەیە دانەیەکیان بەم شێوەیە دانەیەکیان بەم شێوەیە دانەیەکیان ئاوە دانەیەکیان ئاوە دانەیەکیان بە هەر چوار لایە سەر بە هەر لایە کا بجوڵێ بەردەوام ئیعازە نێرێ بۆ مێشک کارەبای بۆ مێشکە نێرێ ئەڵێ ئەم پیاوە سەری خوارە عەفوەن یعنی سەری خوار داناوە ئەژان سەری خوار نییە ئەجینا پیاوێکی سەرڕاست و پیاوێکی دەمڕاستە بەڵام ئەڵێ سەری خوار داناوە لی قوڵ ناکات سەری خوار بێ سبحان الله ئاوا لە قاڵ بێ ڕاستێ کاتەوە بۆ چونکە لەم پۆزیشنەیە لەم حاڵەتەیە ئینسان کەمترین تاقە و توانا سەرفەکە باشترین تەندروستی هەیە بۆیە ئەمانە بە شێوەیە ڕێکخراون بەردەوام کارەبا نێرێ بۆ مێشک ئەگەر ئێستا من چای ژوون و قێنم ئەزانم سرم لەکوایە ئەزانم ڕوشم لەکوێیە ئەزانی شوشم کردووە بۆ چونکە پێمەڵێ ئەم پیاوە بەردەوام ئیعازەکەی ئەڵێ ڕێک کارەبای بۆ نێرێ اینجا ئەم ڤۆڵتیە لە شوێنێکا بێ بە -40 ڤۆڵت لە شوێنێکا بێ بە 80 ڤۆڵت لە شوێنێکە کالیسیۆمە نێرێ پۆتاسیۆمە نێرێ سۆدیۆمە نێرێ بەردەوام لە دەقەیەکە نەوەڵا لە چرکەیەکە هەزارهای ئازە نێرێ سبحان الله لەو کاتەکە دانیشتویت چ جای ئەو کاتێک کە لە جوڵەیەیت سبحان الله ئەمە چییە؟ ئەگەر ئینسان بەس ئەمەی تێکچێ اینجا ئەمە لیمفیتیایە قەترە قەترە ئەها بە دڵۆب ئەگەر یەک قەتری زیاد بوو وەڵێ دکتۆر مێشکم تەقی جا خۆیش نەبووە هیچ ڕووی نییە ئەو یەک قەترێ زیاد بووە ئەلەو قەترەیەکە یەکەیتە دەمی مناڵەوە ئەو قەترەیە کە لە ئاوێک بەرە بێتەوە یەک قەترە لیمف لێرانەیە زیاد بووە هەرچی تەوازونی لاشەتە لەو ئینسانە سوود بەخشە مدیرە پیاوە گەورە تاجیرە ئیشکەرە قوتابیە زیرەکەوە ئەبێت سەردانیت نەجوڵیتەوە عیلاجکەن بەدەمتەوە چکە نانەکەی خۆشی پێ ناخورێ بازانی هەروە ئاسانە کە ئەو کۆمپیوتەرەتە خستە بەردەسە سەیری بۆردە ناکرد و شتە نووسی هەروە مۆبایڵەکە و ئەزانی پۆزیشنی پەنجەو لەکوایە ئەمانە پێوتێ پۆزیشنین ئەم پرۆپریۆسێپشنە لە ئینسانە کەدا ئەنیشێ بەس پەیوەندی بەجووی ناوە نییە کە ئەم هەموو مولولەیە ئەلەرێتەوە کە ئەم هەموو دەمارە ئیشەکە سبحان الله لە یەک کاتە لەگەڵ دەماری جووە هەموو چێ بۆ مێشک چاویش بە هەمان شێوە ئەلێ و قادرمەی ئاگا لێ بێنەکەوی ئەو بەرزیە ئەو نزمیە ئەوە خواریە ئەویش ڕێگەکە و پیشانەیە بۆی کە تەوازونی خۆت قاچی شت ئاگای لێیەتی کاتێکا قازدانە ێزانی قاچی لە شۆداناوە چۆندا نەکەر قاچت هەرچی ئەندامی لاشەتە ئەزانی چۆن و لە شوێە و ئستاکێنە چیەکە لە هەرچی ماسوولکەوەیە ئیعازەچێتەوە بۆ مێشک ئەڵێم پیاوە ماسوولکەکەی ئستاکێنە ئەم ماسوولکەی خاوە بەس ئەم ماسوولکەی کرژە ئەم ماسوولکەی لە ئەرزایە ئەم ماسوولکەی لەسەرەوەی دانە بە دانەی ماسوولکەکان هەر هەمووی ئازەنێتەوە بۆ مێشک لە یەک کاتە بۆ ئەوەی کە ئاگاداری وەزعی ئەم ئینسانە بن نەک ئەوە هەموو پەنجەکانت چی پێەکەی لە چوا داناوە چاو بن و قێنە هەر هەمووی ئەمانە پرۆپریۆسێپشنن لە هەموو حەبلی ئەخیری دەمارەکانە کە ماسوولکەکانی پێوە بەسراوە لە هەموو جومگەکانە
پێتەڵێت خۆت ئێستاکەنێ لە چ وەزعێکە. ئێمە چەند پێی معجبین ئەڵێن GPS-ەکە بکەڕۆ ئێستاکانی پێتەڵێ من لەکوێم. GPS-ەکەی لاشە و بکەرەوە پێتەڵێ هەموو شوێنێکی لاشە ئێستاکەنێ لەکوایە. خەڵکە و بینێ خۆش دەزانیت چاویشە بەستنەوە ئەڵێ وەڵاهی چاوم لێ نەبوو بەڵام بردیانم بە شوێنێکە دوای شوێنەکە بەرز بوو دوای نزم بوو دوای بەسیارەیەک سەریان خستم دوای بە مەسعەدێکا بەرزیان کردمەوە با دوای هێنامیانە خوارە و دوای ئاگا لە هەموو شتێکە. بۆیە کە سوار تەیارە ئەبیت دڵە پێکایەت هەندێک جار بۆ چکە چاوتەڵی ساکەنە بەرزە بینەوە ئەمەی جۆ دەڵێ نا من لە تەوازونام هیچ کێشەیەکم نییە لەبەرەوە دوو ئیعازێن بە مێشک لێک کاتە بۆیە زۆر جار بینەوانی کە ناو تەیاریانە گەڵێ ڕشایتەوە ئەو کیسەکە لە بەردەم تایە هیچی تر نییە. بەڵام تۆ نەزانیوە مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەی یان نەزانیوە قەدری ئەمانە بزانیت. بۆیە کە ئینسان پیرە بێ ئەمانی لا پیرە بن ئەجا وردە وردە قاچیە کاتەوە بۆی کە نەکەوێ. بەس ئەم سەری بلەمەکە هەرچی ئیعازی لاشەیە چێتەوە بۆ مخەیخ پێوتێ مێشکۆکە ئەوەی کە لە گوێتایە ئەوەی کە لە چاوتایە ئەوەی کە لە ماسوولکەکانتایە هەر هەمووی ئەچێتەوە بۆ شوێنێک لە پشتی مێشکا لێرانەیە هەرچی ئیعازی فەقەڕاتیشە لێوێتەوە بۆ مێشکۆکە. مێشکۆکە پێداڵێ دەست خۆش بێ ئاوا جوان عەقڵانە بڕۆ هەرچی شتێک فێرەوی مێشکۆکە فێرتەکە هەر کارێک دەبێت حتانەت قسەکردنیش یەکەم جار بە قساکی بۆچی نازانیت بۆچی دەمتە تەڵاکە بۆ مناغەڵەتەکە دوای مێشک فێرێکە ئەم قسەیە کوڕم ئەڵێ ئەها وەکو دایکە بابگێکی بەڕەحم نە قسەی هەڵاکرێ ئەم کەلیمەیە پێشەم کەلیمەیە ئەم حرفە پێشەم حرفەیە ئاوا فێری بیدەم ئاوا جوڵنی دەس ئاوا بەرزەکەی تۆ ئاوا قساکەیت هەر هەموو شتێک یەکەم جار کە لەسەر کیبۆردێکە نووسیت بەلاتەوە قورسە 5 دوای وار لێ ئاوا نووسیت مچەی فێری کردیت ئەمە خەیخە پێتەڵێ ئیستاکەنە شوێنی پەنجەکانی تۆ لەویانەیە کیبۆردەکەش ئەوە حرفەکانە لە بەردەستە دانە بەدانە. زان چەندێکە ئەو مێشکۆکەیە 142 گرام 142 گرام یعنی چیلۆیە بکە بە دەبەشەوە بەش و نیوێکە چیلۆیە بکە بە دەبەشەوە ئەم هەموو ئیشە بووەکە کابرا کاڵن تووشی جەڵتە بوویت ناتوانێ بەڕێیا بڕوە دوو کەس دەچنە ژێر باڵی الله مەچەند ئەمەتێکە نەبیرمان لێ کردێتەوە نەقەدرمان زانیوە زانیمانە جا بە یەک تەوازۆن ڕێ خراوە سوبحان الله ئەمانە لە مێشکە مەگەر خوا بەس بۆ خۆی کردێکی بزانێ هیچ شتێکی تر نییە کە ئەمە لە دەست چوو ئەم تەوازونەوە بۆ بگەڕێنێتەوە. بۆیە بینیت ئەم هەموو کارانە بەم هەموو ئاسایی ئەکەیت بەڵام نازانی هاوسەنگیم ئینسانە لە پڕێکە لارە بیتۆ بەلایەکە یەکسەر ئەم لایە تەوازونەکە پارێزێ ئەڵی سیارێدا هاتووە یەکسەر کە خەریکە وەرەگەڕێ یەکسەر لاکەی تر قورسەکە نەخێر یەکسەر ڕفلێکسێکە بۆ دروستەکە ئەتخاتەوە بە لاکەی ترا بۆی کە نەکەویت بۆی خەڵک پێ و پێ نەکەوێت بۆی کە قاچە هەڵنانوتێ هەموو ئەمانە سوبحان الله لە ناو سیستمێکایە کە پێوتێ بەڵانسین ئەم بەڵانسا بەزە سیارەیان نییە وەڵا بەڵانسی تەواوە قەت بیرە لە بەڵانسی خۆ کردوێتەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەم سیستماگەر قەدری نەزانیت واللهی پەرداخی ئاوکەی بێ بۆ میوانەکە ئەوە دەستە لەرزێ نەکردە هەر ناتوانی هەڵی گریت دوایی یان ئەیکی بەسەری خۆتانێکی بە بکۆشی میوانەکەیە نازانی دەستێ شەقشەقاکە قەدری ئەمە زانیوە کە ئاوا قەڵەمێک کە بیت و ئەینووسیت و ئیمزای پێەکەیت قەت بیرە لەمە کردوێتەوە دەستە بیت و عەمەلیاتەکەیت دەستە بیت مۆبایڵەکە و هەڵەگریت پەیجی پێەکەیتەوە شتی پێەکەیت قەت بیرە لەمە کردوێتەوە. ئەم نیعمەتە خۆشەویستەکەم ئەمە یەکە هەموو کاروبار و بەڵانسی لاشت بۆ ڕێکەخە بۆی کە ئەم ئینسانە گەورە زەخمەکە خوای گەورە ڕێزی لەناوە بتوانێت لەسەر پێکانی بۆستێ و بتوانێت بۆم لەولایە نەکەوێت. جا کوڕ ئەو کوڕەیە کە لە قیامەت و لەسەر پردی سراتە بەم لەولایە ناکەوێت ئەوەی کە لە دنیاە لەسەر ئەم سیرات المستەقیمە بووە کە ڕۆژانە وتوێتی ئیهدینا الصراط المستەقیم لە قیامەتە ئەو سیراتەی کە ئەچیتە سەری ئەو پەتە نییە کە بەدارێکەوە لە سەری ئەڕۆیت و ئەو چۆن خۆی گرتووە ئەو چۆن ناکەوێت نەخێر ئەوەی کە بۆمان وەسف کراوە فەرمێ لەمو باریکتر و لە شمشێر تیشتر بەسەریا بێ بڕێت تاوبەر
پەنا ئاگرم لەخوا بخوای قەت بە خەیاڵمانە نەهاتووە ئێمە بەسەر پردێکا ڕۆین قاچمانە لەرزێ هەتا چینە ئەو بەرەوە لەوانەیە شوێنی قاچەکانیشمان بێتەوە بەڵام هەرە ترسین کە بەریش بووینەوە لەوانەیە بکەینە ئاوێکەوە بکەینە جۆگەیەکەوە بەڵام بیرێکەوتۆتەوە لەسەر پردی سیڕات بەسەر ئەوەیە ئەبێت تێپەڕیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە دەوری سیڕاتەکەش لە دەوری ئەوە کەلالیب هەیە ئەم کەلالیبانە قولاپی ئاسنن دەرکی ئاسنن هەر کەسێ لی بەر بێتەوە ئاوا قولاپەکە ئیگرێ جا قڕ بەسەرەوەی کە قولاپەکە لولاقێگرێ گۆشتێگرێ فمەخدوش و ناج ئەوەی کە ئەڕووشێ نەجاتێ بێ هەیە ئاوایتر ئەوەی کە یەکەم وەکو بەرق تێپەڕێ ئەبوو بەگەروتی پێغەمبەری خوا وەکو بەرق تی بەڵێ نەو بینوە بەرق لە یەک چاوتروکانێکە ئەڕواتوێتیشەوە مەش بابەتێکی علمیە ئەوەی تر وەکو چی ئەوەی تر وەکو با ئەوەی تر وەکو سوارچاک ئەوەی تر بەڕاکردن ئەوەی تر وردەورداکەوێتە سەر ئەژنۆکو ئێمە خوای گەورە پەنامان با اینجا لەسەر ئەو سیڕاتە وەرە تەوازونی خۆڕاگرە وەرە هاوسەنگی پارێزە سیڕاتێکی ئاوا بچکۆرە دەست بە چیەوەگری هەردوو لە هەر قولاپە فمەخدوش و ناج ئەوەی کە ڕووشانە جاتێ بێ ومەکدوس فی النار ئەوەی کە تەکدیسی کردو ئەو کەو بەسەر ئەوە ئەو کەو بەسەر ئەوە ئەو کەو بەسەر ئەوە تەواو ئەوانەی تر لە دواون ئەوانە جاتیان نابێ ئەوە کە ئەوانە کە قولاپەکە گرتوونی بۆیە خۆشەویستەکەم هاوسەنگی خۆت لێرە پارێزە بۆ ئەوەی کە بتوانیت لە دنیاە هاوسەنگ بیت چۆن خوای گەورە بەم خەڵقە جوانە بەم ئەحسەنی تەقویمە دروستی کردویت لە قیامەتیشە هاوسەنگیەکەت بەسەر سیڕاتە بتپەڕێنێتەوە تا ئەدگەێنێتە ناوجەرگەی باشت جا لەوێ یەکتری بینین ئەنجا ئەزانین ئەم وردەکاری خەڵق و ئەم گەورەیە چەند بوو و بەم وتارانە کە هیدایەتمان وەرگرت اینجا قیمەتی ئەو هەستەوەرە و قيمتي أم جورة وتعالى نازانين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. أم أسمان برزبم هم أفلاكوا أم أرز تختو فراوانا قرب هستورة كامان هلي سنجينين نامان جينيتا خوايكي لطيف خبير.